ئەم جارەیان کەناڵێکی ئاینیم بۆتان هێناوە کە بابەتی زۆر سوود بەخش بڵاو دەکاتەوە کە هەر تاکێکی ئێمە پێویستیمان بەو زانیاریانە هەیە کە ئەم کەناڵە بڵاوی دەکاتەوە. هەروەها ڤیدیۆی لەسەر زۆرێک لە بابەتە ئاڵۆزەکان کردووە و ڕوونی دەکاتەوە. بەڕاستی من کەناڵەکەیم زۆر بەدڵە. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆدا داناوە. هیوادارم هەمووتان بچن سبسکرایبی بکەن و پشگیریشی لێ بکەن. جا ئێستاش با بزانین تا چ ڕادەیەک پشگیری خۆتان بۆ کەناڵێکی ئاینی دەردەبڕن. ئەو هەواڵەی جیهانی تووشی شۆک کرد، ئەویش دووبارە دەرکەوتنەوەی سەرۆکی کۆریای باکوورە. بۆ ماوەی چەند هەفتەیەک کیم جۆن ئون لە تەلەڤیزۆنەکان دوورکەوتەوە و دیار نەما. بەو هۆیشەوە هەواڵی کۆچی دوای کیم جۆن ئون هەموو سۆشیال میدیا و کەناڵە تەلەڤیزۆنەکانی داگیر کرد کە زۆربەی سەرچاوی هەواڵ و زانیاریەکان باسی مردنی کیم جۆن ئۆنی دەکرد. بەڵام ئاژانسی هەواڵەکانی کۆریای باکوور هەواڵێکی بڵاو کردەوە کە وەکو بۆمبێک تاقیەوە بە هەموو جیهاندا کە هەواڵەکەش ئەوەیە کیم جۆن ئون لە یەکی ئەم مانگەدا کە بە ڕۆژی کرێکاران ناسراوە هاتە سەر شاشەکان و هەروەها شەریتی سووری کارگەی چیمەنتۆی سۆنگ کۆنگی بڕی، ئەویش لە سۆنگ چۆنگ لە هەرێمی بیۆنگیانگی باشوور کە دەکاتە باکووری پایتەختی وڵاتەکە. هەموو جیهان تووشی شۆک بوو کاتێک کیم جۆن ئون دووبارە دەرکەوتەوە چونکە هەواڵێکی زۆر دەربارەی مردنی کیم جۆن ئون بڵاو ببۆیەوە و خەڵکی ویان دەزانی کە مردووە. کیم جۆن ئون شریتە سوورەکەی بڕی، هەروەها لەگەڵیدا یەک کۆمەڵە هەواڵی ڕەت کردەوە کە سەبارەت بە باری تەندروستی ئەو بڵاویان کردبۆیەوە. تەنانەت هەموو ئەو پڕۆپاگەندانەی ڕەت کردەوە کە هەواڵی مردنیان بڵاو کردبۆیەوە و ئەمەش دەرگای بەڕووی سیناریۆکان کردەوە کە کێ دەبێتە جێگیری ئەو. ئاژانسی هەواڵەکانی ئەو وڵاتە بڵاوی کردەوە کە سەرۆکی دەستەی کرێکارانی کۆریا لەگەڵ سەرۆکی لیژنەی کاروباری دەوڵەتی کۆریای دیموکراتی و هەروەها سەرکردەی باڵای هێزە چەکدارەکانی کۆریای دیموکراتی کیم جۆن ئون لە ئاهەنگی کرانەوەی کارگەکە لە یەکی مانگی 5 ساڵی 2020 ئامادەبوون کە ئەو ڕۆژە ڕۆژی جیهانی کرێکارانە. وەکیم کاتێک چووە ئەوێ گوتی دڵخۆش دەبم ئەگەر هەواڵی خرانەکاری ئەم کارگەیە ببیستم. و کاتێک خەڵکی کۆریای باکوور کیم جۆن ئونیان بینی زۆر دڵخۆش بوون و دەستیان کرد بە ستایشکردنی. هەروەها دەیان گوت بژی سەرکردەی باڵای گەلەکەمان کە دەمان با بەرەو پێشچوون لە ڕێگەی پشتبەخۆ بەستن و نیشاندانی هێز و ڕێزیای کۆریای هاوبەش لە بەرزترین ئاستیدا. و پێش ئەم ڕووداوە کۆتاجار کە کیمی تێدا بینرا 3 هەفتە پێش ئێستا بوو کە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی لیژنەی ناوەندی حزبی کرێکارانی کۆری بوو کە سەبارەت بە سیاسەتی ناوخۆ بوو لە 11 مانگی 4 ساڵی 2020 و ئەوە وای کرد هەواڵەکان زیاتر ببن لەسەری کە دەیانگوت نەشتەرگەری دڵی ئەنجام داوە و دەگوترا باری تەندروستی تێکچووە و لە هەمان کاتیشدا لە ڕۆژی لە دایکبوونی باپیری دیار نەبوو کە هەموو ساڵێک بەشداری تێیدا دەکرد. ئەم یادش بۆ باپیری کیم جۆن ئون دەکرا کە ناوی کیم ئێل سۆنە و ڕۆژی لە دایکبوونەکەیەتی لە 15 مانگی 4 هەموو ساڵێک و ئەم ساڵی یادی 180مین ساڵی لە دایکبوونی کیم ئێل سۆن بوو. بەڵام ئەم جارە کیم جۆن ئون سەردانی نەکرد و هیچ بە دیار نەکەوت. و کیم جۆن ئون لەنەوەی سێمە لە خێزانی کیم کە پێکەوە کۆریای باکوور بەڕێوە دەبن و لە کۆتایشدا هەواڵە ڕاستەقینەکە بڵاو بۆیەوە کە کیم جۆن ئون هێشتا زیندووە و نەمردووە و ئەمەش هەموو ئەو دەنگۆیانی بە درۆ خستەوە کە دەربارەی مردنی کیم جۆن ئون بڵاو کرابۆیەوە. ئێوەش ڕاتان چیە لەسەر ئەم هەواڵە؟ ئایا ئێوە لە سەرەتادا باوەڕتان کرد کە کیم جۆن ئون کۆچی دوای کردووە و ئایا شۆک بوون بە هەواڵی دووبارە دەرکەوتنەوەی کیم جۆن ئون؟ دەتوانن هەموو ڕاوپێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا. و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.